دەکەی لێرە ئەتو چ دەکەی لێرە کوران بەدوو داهاتم شەقا بە شەقاڵ تاقیبی منت دەکرد بەرێ تاقیبی توم دەکرد وەرشە بابا لۆ خاتر خۆی ئەوە چ دەبینم ئەوە چیەوە ئێرە چێندرا وس بێدەک بە وەرە بەتەمای بۆ ئاخر عمر عەلامان بەی کورێ وس بە بێعەتە وەرە لەگەرم وەرە داچە وەرە ئەمە دانایشەوە هەتا نەزانم ئەتوش دەکەی لێرە ئێرە چێندرا سەر کاردانیشە وەیلی هات تاقیبی بابی خۆتان کرد بابا لۆ تاقیبن نەکەم ئەوەی ئەتو دەکەی ئەوە نیشە ئەوە کاری بەدڵ ڕۆشتی ئەوە ڕاستە تاوە شێرەوە باشە بابا باشە ئەمە دەڕۆ دانیشە بێدەرم وەیلی هات لە حزوری بابتان زمانتان دێش کرد سێ قۆڕ بکەن ئێستا پێت دەرێم یاریەکەش کۆتایی پێهات یاری چ بابا یاری چە دەتەوێ بزانی ئەرێ وەڵام مەمنون دەم چاوکەم ئێستا پێت دەرێم کاک نەوزات کاکە بەخێر بێ سەلام عەلیکم بابا ئەوە چییە ناکە بە ئاخر عمری برایش کرد لۆ زیاد کرد بین ناکڕم نا ئەوی شەم نەکردیە ئەوە نەوزادی پارێزەرە پارێزە لۆ هاتە ناو مۆزوعی بەس بزان پارێزە چیش پێدایە کوڕم ئێستا تێت دەگەینم خوشکت و بە خۆت و بە براکانت چاوتان لە سەرۆت و سامانی من بوو ئەمنتان خۆش نەدەویست لەبیر تا 2 ساڵ پێش ئێستا دەمزژنی بینم من پێویستم بە ژنینانێ نەبوو بەس پێویستیم بۆی بژنێک بێت ماڵم خزمەتم بکە بەس ئەو گۆلێنە دەگەڕان لۆ نەوە کە سەرۆت و سامانەکە بەشەکی لێ بڕواتن چەند کەس مینارزان چەند پیا و معقول مینارزاتن ڕازی نەبوون بابتا ژنەچکە بینی و ئێستاکەش بابینگۆ ئەو سەروەت و سامان و ملکەی هەیتی هەمووی تەسمیری خانێ بە ساڵات چوا کردیە ئێستانگۆ هیچ حەقەکتان لەکرد ئەو کابرایی نییە ئەوش دەرێ بابا ڕاست دەکەوەکی جێل لێبوو ئەو هەیە بابا بە قورباندم دەست مازەکەم ئەو بڕیارەی نەدەی بڕیاری خۆمدا هەسە بڕۆدەرێن بە چاوم مەمینێ هەسە دەی داوە شێنەرێ وەڵڵا ئەو گۆشدەرن ئەولات مام یاسین سبەینێ لێ دەچینە کاتە عادی وەکالەکەم لۆ بکە ئیشی تو خلاص دەبێت دەست بەکار بە کوڕ خۆم دەست بەکار تەواو خەمن نەبێ